بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە سێموچەی کۆتایی ساڵی 2023 دەکەین دیارە لە ماوەی ڕابردووە هەرێک لە حکوومەت هێرێم و حکوومەتی عێراق پێدانی ئەو موچانیان خستۆتە ئەستۆی یەکتر ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین و باز لە بڕی ئەو سێموچەیەش دەکەین کە چەندە کە لە ساڵی ڕابردوو ئەو سێموچەی کۆتایی ساڵی ڕابردوو خورا لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە. دیارە بۆ یەکەمین جار حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران لە 12ی 2023 لە کۆتایی ساڵی ڕابردوو لە بەیاننامەیەکی فەرمیدا ڕایگەیاند موچە خەرج نەکراوەکان بەرپرسیارەتی حکوومەتی فیدراڵە و پێویستە بیانێرێت. لە دوایین نووسراویشدا تەیب سامی وەزیری دارایی عێراق لە دەی 6ی 2024 لە نووسراوێکی فەرمی باز لەوە دەکا ئەو سێموچەی کۆتایی ساڵی ڕابردوو لە تایبەتمەندی حکوومەتی هەرێمە و بەرپرسیارەتی ئەو سێموچەی خستۆتە سەر حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم. دیارە ئەمە چارەنووسی ئەو موچانەیە کە لە بینی هەرێم و بەغداد بەنا دیاری ماونەتەوە و هیچ ئاسۆیەک نییە بۆ دانەوەی ئەو سێ موچەیە. بەڵێ بینە سەربڕی ئەو سێموچەیە چەندە دیارە لەو کاتەدا کۆی خەرجی مانگانە کە پێویستی وە بۆ موچەی موچەخۆران لە مانگێکدا 913 میلیارد دینار بووە. ئەگەر سێ مانگ کاژمارکەین کۆی ئەو سێ مانگە 2 تریلیۆن و 739 میلیارد دینارە کە موچەی سێ مانگی ساڵی ڕابردووە کە لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە خوراوە. بینە سەر موچە خوراوەکان لە کابینەی نۆیەمدا دیارە کابینەی نوێم لە مانگی حوتی 2019 دەست بەکار بوو و تاوکو ئێستش بەردەوامە کە ئێستا ماوەکەی بەسەر چووە. لەو ماوەیەدا کۆی ئەو موچەی کە خواردوویەتی بڕەکەی 10 تریلیۆن و 858 میلیارد دینارە. بەم شێوەیە بڵین حەوت موچەی تاوانەدراو هەیە لە کۆی ئەو 10 تریلیۆنە پارەی حەوت موچەی تاوانەدراو هەیە لە ساڵی 2020 کە بڕەکەی 6 تریلیۆن و 265 میلیارد دینارە و سێ موچەی کۆتایی 2023 هەیە کە بڕەکەی 2 تریلیۆن و 739 میلیارد دینارە. هەروە لێبڕینی موچەش پەیڕەوکرا لەو کابینەیە کە دەمانک لێبڕینی موچە پەیڕەوکرا کەویش بڕەکەی 1 تریلیۆن و 854 میلیارد دینارە واتە بە کۆی گشتی بە دەموچەی تاو نەدراوە و لەگەڵ لێبڕینی دەمانگیش پەیڕەوکراوە بە کۆی گشتی لە کابینەی نوێم 10 تریلیۆن و 858 میلیارد دیناری موچەی موچەخۆرانیان خواردووە. ماوەی ڕابردوودا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئامادە نەبووە ئەو موچانە بخاتە بەر قەرزی ئاو و کارەبا و قەرزەکانی دیکە هەرچەندە لە یاسای چاکسازی دەکە لە ساڵی 2020 دەرچووە باز لەوە دەکە کە دەبێت هەژمارێکی بانکی بۆ موچەخۆران بکرێتەوە و شایستی خەرجکرا و خەرج نەکرا واتە بڕی موچەی پاشەکەوتکرا و نەدراویشی تێدا ڕوون بکرێتەوە و دیاری بکرێت بەڵام تاکو ئێستا ئەمەش جێبەجێ نەکراوە. بینە سەر خواردنی موچە لە 2015 بۆ 2024 لەو ماوەیەدا 26 تریلیۆن و 429 میلیارد دینارە واتە لە 2015 تا کۆتایی 2023 زیاتر لە 26 تریلیۆن دیناری موچەی موچەخۆران خوراوە بە شێوەیە کە 34 مانگ سیستەمی پاشەکەوتی موچە بۆ لە 2016 17 کە بڕی ئەو کاتێک کە لە موچەی موچەخۆران بڕاوە زیاتر لە 11 تریلیۆن و 200 میلیارد دینار بووە و بە هەمان شێوە کۆی 15 موچەی نەدراوە 15 موچەی نەدراوە 5 موچەی نەدراو لە کابینەی هەشتم و 10 موچەی نەدراویش لە کابینەی نوێم کەویش بڕەکەیان زیاتر لە 13 تریلیۆن و 300 میلیارد دینارە. هەروە لێبڕینی موچە هەبووە دەمانک لێبڕینی موچە بووە کەویش بڕەکە 1 تریلیۆن و 854 میلیارد دینار بووە واتە بە کۆی گشتی زیاتر لە 26 تریلیۆن 26 تریلیۆن و 429 میلیارد دیناری موچەی موچەخۆران خوراوە لە ماوەی ڕابردوودا و حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئامادەنیە بیداتەوە ئامادەنی بیشخاتە بەس بیخاتە بەر ئەو قەرزانەی کە لەسەر هاوڵاتیان هەیە. بەڵێ کابینیتان وردەکاری سێ موچەی کۆتایی ساڵی 2023 بوو بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.